پەیوەندێکی ترمان لەگەڵا خاتو ئاشنا فەرمووداد ئاشنا. السلام عليكم باش مامسا. عليكم السلام ورحمة الله خوشکە باشەکەم خوا لە ڕازی بیاخوا. سلامت يا خو مامسا أجدني بكيف شرم هي. پرسیاری یەکەمت خوشکی من. پرسیار یەکەم ئەو سروودانەی ئاینین کە مۆسیقایان لەگەڵ حەڵاڵە بێت ڕاگری. سروودی ئاینی بە مۆسیقاوە بەسەر چ ئەوە یەک. پرسیاری دوام هەندێک ئێکسپۆرات هەیە کە لەسەر لەسکدادان بێت. جائزە ئەوانە لە کاتی بۆنە و ڕۆژە تایبەتەکان بەکاربێنی؟ بۆ ئافرەتان مەبەستە بدڵنیەوە. بەڵێ. وەکو مستیلە و ئەو شتانە دەڵێ. بەڵێ. بەسەر چاو. پرسیاری سێم ڕسمی بە کۆمەڵی جامیعات ئاهەنگی دەرچوونیان پۆشتێ. جائزە بەڵێەوەی کە کوڕ و کچ بەیەکەوە هەموو ڕسم دەگرێ. بەڵێ. ئەوەش قسەت بۆ دەکەم بەیزنی خوای گەورە. دەست خۆش مامسا. دەستشاوی تۆش خۆش بە خوشکە ئاشنا سوپاس دەکەم دادەگیان خوا لەگەڵ بێ یاخوا خوشکی من. دادا ئاشنا سێ پرسیاری هەبوو. پرسیاری یەکەم دەڵێت سروودی ئاینی بە مۆسیقاوە حەڵاڵە؟ خودی مۆسیقا زانایان جیاوازیان لەسەری هەیە. زۆرێک لە زانایان پێیان وایە مۆسیقا بە هەموو شێوەیەک حرامە. زانایانیش تریشمان هەن کە زانایانی معتەبەرن قسەیان لێوەردەگیرێ بەلایەنەوە وایە مۆسیقا بۆ حەڵاڵ حەڵاڵە و بۆ حەرام حرامە. واتە خودی مۆسیقاکە حرام نییە. ئەگە سروودەکە ئاینیە ستایشی خوای پەروەردگارە، ستایشی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ستایشی ئادابە ئیسلامیەکان و ئاینی ئیسلامە، ئەمە مۆسیقاکەش لەگەڵیا حەڵاڵە. ئەمە لەسەر ڕێی بەشێکی گەورە لە زانایان بەڵێ منیش خۆم گوێ لێ دەگرم ئەو سروودانەی ئاینین و لە تەلەڤیزۆنی ئیسلامی بە ڕێزەکانەوە لێ دەدرێ مۆسیقاشی لەگەڵا من وەکو خودی خۆم لەسەر ڕێی ئەو زانایانە کە بە حەڵاڵیان زانیوە بەڵێ گوێگرتن لێ حەڵاڵە. بەڵام ئەگە برایەکمان خوشکێکمان وتی وەڵا ئەوە حەڵێ حرامە من پێم حرامە ئەڵێن قسەی تۆش ڕاستە. هەندێک لە زانایانیش فەرموویانە مۆسیقا بە هەموو شێوەیەک حرامە. تۆ بەڵام مافی ئەوەت هەیە خۆت گوێ لێ نەگری و منیش مافیەوە بنێ بڵێم تۆ گومڕاوی بۆ بە حرامی دەزانی یان دواکەوتووی. هەردووکمان ڕێز لە ڕەئی زانایانی پایەبەرزی ئیسلام بگریت. من وەکو خۆم گوێ لەو سروودانە بە مۆسیقاوە دەگرم و پێم حەڵاڵە. بەڕێزیشت کە بۆ نمونە گوێ لێ ناگری ڕێز لە بۆچوونەکەی تۆش و لەو زانایانەش دەگرم کە پێیان حرامە. بەڵام هەر شتێک کە خیلافی زانانی لەسەر بوو حرامەتی قەتعی لەسەر بڕیار نادرێ. بەڵێ دادا ئاشنا دەتوانی زۆر بە ئاسایی گوێ لەو سروودە ئاینیانە بگری کە بە مۆسیقاوە لە تەلەڤیزۆنی ئیسلامی بە ڕێزەکانەوە لێ دەدرێت. دەڵێ ئەو ئیسکسواراتەنی بۆ ئافرەت وەکو مستیلەیەکە و یان شتێکە و زنجیرێکە لە پەنجە دەکرێت لە دەست دەکرێت لە مناسەبەتدا هەموو شوێنێک کە ئافرەت تێیدا بەشدارە لە بۆنە کۆمەڵایەتیەکاندا ئەگەر تێکەڵاوی ژن و پیاوی تێدا بوو بەڕەهایی ئەوە هیچی شل لە دەستانەوێ هەر حرامە. ئەگەر مەجلیسەکە خۆیی بوو تۆ لەگەڵ خوشکەکان تای لەگەڵ براکان تای لەگەڵ باوک و دایک تای لەگەڵ مام و خاڵ تای مەجلیسێکی خێزانیە کە نامەحرەمێکی تێدا نیە تۆ دەستەکانت بە دەرەوەی مستیلی تێدا بێیان تێدا نەبێ بەتایبەتی بۆ کۆڕی ئافرەتان کۆڕ و سیمینارێکی ئافرەتانە بۆنەیەکی کۆمەڵایەتێکەوەی تێدا بەشدارن زۆری ئافرەتانن ئەوە نەخێر هیچ حرامێکی تێدا نییە. ئەو کەلوپەلانە تەنان لەگەڵ زێڕیش بن بۆ ئافرەتان خوشکی بەڕێزمدا داشنا حەڵاڵ و هیچ شکالێکی لەسەر نییە. بەڵام هیچیشل لە دەستا نەبێ بۆنەکە تێکەڵاوی ناشەرعی تێدا بێ ئەمە پەیوەندی بەوە نیە ئیسکسواراتێک بەدەستەوە یان بەدەستەوە نیە هەر کۆڕەکە بۆ خۆی حرامە کە نامەحرەمیەتی تێدایە و تێکەڵاوی کوڕ و کچی بە ناشەرعی تێدایە و نەزەر و دەست بەریەککەوتنی تێدایە ئەوە پەیوەندی بەوە نیە تۆ هیچ لە پەنجەدا یان پەنجەدانە ئەبێ خۆتی لێ بپارێزی. ئەڵێ ڕسمی بە کۆمەڵی جامیعە حرامە بەڕێ من وەکو خودی خۆم پێم حرامە لەبەرەوەی ئەو کوڕ و کچانە نامەحرەمن بە یەکتر و حرمەتی ئافرەتیش پارێزراوە هەرچەند کچەکانی ئێمە کوڕەکانی ئێمە لە جامیعەدا الحەمدوللا خەڵکی واعین دیندارن ڕۆشنبیرن و هەمووی وە خوشک و برای یەکسەی دەکات بەڵام نەوەکو سیفات گورگێکیش هەیە لەناو هەموو چینێکە شازێک هەڵدەکەوێت بۆی حرمەتی هیچ کچێک نەشکێ و ئافرەت کاتێک کە شوو دەکات ئەزانی چەند سەربەرزە بڵێ وەڵڵاهی ڕۆژێک لەگەڵ کوڕێکە ڕسمێکم نەگیراوە. ڕسمی جامیعە زۆر ئاساییە کچەکان بەیەکەوە ڕسمی خۆیان بگرن کوڕەکانیش بەیەکەوە ڕسمی خۆیان بگرن بەڵام ئێمە هیچ کلتورێک و دابوونەریتێکمان نابێ پێ قبول بێ کە پێچەوانەی پرەنسیپە بنەڕەتیەکانی ئاینەکەمان بێ. هەموو ڕستمێکی جەماعیش بەڕاستی لە ڕووی شەرعیەوە دوشمە دواتر هەڵدەواسرێت دواتر خەڵکی کە زۆر دەیبینێ لەوەی ئەم ڕسمەی جەنابەت وەکو کچێک لە ماڵی کوڕێکە هەڵواسراوە 100 کوڕ دەچێتە ئەو ماڵۆسی ڕسمی جەنابەت دەکات
ئەوە نین لە ناو مۆبایلەکەی خۆتا بمێنێتەوە ڕسمەکان بڵاوە پێ دەکرێن نەقڵ دەکرێن خەڵکێکی زۆر نەزەری لێ دەکا هەتا بۆتان دەکرێت لەو ڕسمە بە کۆمەڵانە لەگەڵ ئەو کوڕانی کە وەکو براشتانوان خۆپارێز بن بەڵام کچەکان بەدڵنیاییەوە بۆ خۆیان ڕستم بەیەکەوە بگرن لەگەڵ مامۆستا ئافرەتەکاندا ئەمە شتێکی باشە.